گۆرانی لەبەر ئەو ژنە ڕەشتاڵان ئێستاوکاری کاکە حەمەد چاوشینە وا دیارە داوا دەکە و پێشکەش دەکەم بە هەموو خۆشەویستانی خۆم هەموو هەوادارانی لەبەر ئەو ژنە ڕەشتاڵ ژنە ڕۆژداڵە بەرخی بەرانی تاڵە هەتیم نیەتە بن دەستیم داگری دەڵی منداڵە های لەبەر ئەو ژنە ڕۆژداڵە بەرخی بەرانی تاڵە حەمەدیەتە بن دەستم داگری دەڵی منداڵە پێم گوت بە قورمانم هەڵاڵە هەڵاڵە بیتە بڵندەی ڕستاڵە پێم بڵێ چێتان لە ماوە ئەی پێم گوت بە قورمانم هەڵاڵەیە هەڵاڵە هاوڕێ لە من بەرداوە بیتە بڵندەی ڕۆشتاڵە دیار بە جوانی لێنە ڕاوێ مام زێت چاوکاڵە پڕ بە دڵخۆشم لەوێ گۆشەی دوو چاوی جوانە هێندەی هاڵا مەروەگە ڕەشماڵ ڕای مووسی ئەو نێوانە لەبەرەو بەژنەی دەڵێم ئای دەڵێی دار حەیزەرانە بێمەچێ یارێ لە دوود بێمەچێ لەرچێت و لەرچێدایێ شەر بێ بگرم دۆستە چێ ماڵە خۆم دەدۆزمەوە نێمە سەری گەڕێچێ بۆ من بە دیزاینی فکری ڕۆی لە بۆچێ ئەوڕۆیێ وارە دیتم دەستی نابوو لە نێچێ من لە دیزاینەی ئێشتم لە ماملۆچیژێ خەرچێ هاوری لە من بەرداوە تا دڕیانی کەڵەچێ هەی بێمەچێ بێمەچێ خرکن لە دوود بێمەچێ ششل بەڕێم کەن تۆی باوانم ششل بەڕێم کەن تۆی باوانم باوانی ئازیز هیدەی چاوانم ششل و من هەستە بایانە هەتا پێک داگەی تو ئاخر زەمانە هەتا پێک داگەی تو ئاخر زەمانە هاو دەمەد بێنە بینە لە کاری هاو دەمەد بێنە بینە لە کاری هەمێ بەکانە بۆ ئاوەدانی هەمێ بەکانە بۆ ئاوەدانی های ششل بەڕێمکەن تۆی باوانم باوانی ئاژی بدەی چاوانمە ششلۆڵم هەستە بایانە هەتا پێک ناگەی تو ئاخر زەمانە هەتا پێک نەگەین بەسەر خۆ ئاخر زەمانە ئەوەتە